ڕێگەیەکی بەرچاو شەپۆلەکە گرتوێتەوە. باپی ئامارەکانی بەڕێبەراتی گشتی کەشناسی و بوومەلەرزەزانی کە دوێنێ هەینی بڵاوی کردەوە لە ئیدارەی سۆران زیاتر لە 38 ملیمەتر باران لەم شەپۆلەدا باری. لە چەند ڕۆژی ڕابردووشدا بە ئاستی جیاواز لە سنووری سۆران بەفرێکی باش باریوە. لەسەر ئەم بابەتە ئازاد ئۆمەراوی پێمنێری پێم لە سۆران ڕاستەوخۆ وەردەگرم. ئازاد سڵاو لێبێ تۆم کاتت باش. لەوێنەکاندا دیارە هێشتا بەفر هەرماوە ئازاد دیارە بەفرێکی باش باریوە لە ڕۆژانی ڕابردوودا. سڵاو لێبێت پێمان بڵێ کە هاوڵاتیان تا چەند دڵخۆش بوون بەم بەفرەوە سوودەکانیان بەفرە چین و لە چەند ڕۆژی ڕابردوودا جگە لە بەفر بارانی ڕەحمەتیش سنوورەکەی گرتووەتەوە؟ بەڵێ کاکارزان سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. سپاس مەمنون. بەفر و بارانەی کەوا لە 28 مانگەوە ڕووی لە هەرێمی کوردستان و لە ئیدارەی سۆران کرد ڕێژەیەکی باشی بەفر باریوە. ئەو بەفرێکە ئەم ساڵ باریوە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەکەی زۆر زیاترە. بە تەواوەتی بەفرەکە ساڵانی ڕابردوو زیاتر لە ناوچە شاخاویەکان و لە گوندەکانە باری، بەڵام ئەم ساڵ تەواوی قەزا و ناحیەکانی سنووری ئیدارەی سۆران ئەم بەفرە گرتوێتەوە و بەهۆی ئەم بەفربارینەش ئاستەنجی زۆر لە ناوچەکە دروست بوو. تاوەکو ئێستاشە و ئاستەنگانە بە ڕێژەیەک بەردەوامیان هەیە لە ناوچەکە بە تایبەتی لە گوندەکان. تاوەکو ئێستا بەشێک لە گوندەکان ڕێگاکانیان پاک نەکراوەتەوە، بەڵام ڕێگا گشتیەکان لە تەواوی سنووری ئیدارەی سۆران پاک کراونەتەوە. ئێمە کەمێک پێش ئێستا پەیوەندیمان بە بەڕێوەبەری پاراستن و چاکردنی ڕێگاوبانی ئیدارەی سۆرانەوە کردەوە ئاماژەی بەوەدا کە تەواوی ڕێگاکان کە ئاستەنجیان هەبوو بەفریان لێ ڕاماڵراوە لە ئێستادا، بەڵام ئاماژەی بەوەدا کە بەشێک لە ناوچەکان ناوچە شاخاویەکان سەری بەردی زینیوەرتێ حاجی ئۆمەران بەهۆی ئەوەی کە بەفر ئەتوانێتەوە و دێتەوە سەر ڕێگاکان بەستەڵک هەیە. پێویستە شۆفێران ئاگاداری ئەوە بن و خۆیان بە وریایی مامەڵە بکەن لە کاتی هاتوچۆکردن لەو ناوچانە بۆی تووشی ڕووداوی هاتوچۆ نەبنەوە. سارترین ناوچەی دەبەرەکە حاجی ئۆمەرانە کە بەفرێکی زۆری لێباریوە. سەر و 1 مەتر بەفر لەو ناوچەیە باریوە. لەم ناوچەیە لە 28 مانگەوە زموجۆڵی بازرگانی وەستاوە لە مەرزینەی دەوڵەتی حاجی ئۆمەران بەهۆی ئەو ڕێژە بەفرە زۆری کە باریوە. هاتوچۆی بازرگانی وەستاوە، تۆمبیلی بازرگانی ناتوان لەو ناوچەیە هاتوچۆ بکەن. وڵاتی ئێرانیش بۆ ماوەی 4 ڕۆژ بەهۆی بەفربارینی زۆریش لە دیوی ئێرانەوە جموجۆڵی بازرگانی ڕاگرتووە. ئەوەی هەیە تەنها جموجۆڵی گەشتیاری ئەویش بە ڕێژەیەکی کەم هەیە کە هاتوچۆ هەیە گەرنا بازرگانیەکە وەستاوە لە مەرزی نێودەوڵەتی زێتیش لە سنووری قەزای مێرگەسۆر. ئەویش ماوەی چەند ڕۆژەکە بەهۆی ئەو بەفربارینە زۆرەی کە لەوێش باریوە جموجۆڵی گەشتیاری بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا وەستاوە چونکە ناوچەکە بەفرێکی زۆری تێدایە. ئەمڕۆ کەش و هەوای ئیدارەی سۆران وەک لە وێنەکانیش دیارە تەمومژێکی زۆر هەیە. لە شەوی ڕابردووەوە دوای ئەوەی کە بەفر و باران وەستاوە تەمومژێکی زۆر ڕووی لە ناوچەکە کردووە. ئاستی بینین زۆر کەم بۆتەوە. هاتووی سۆرانیش بۆ ئەم مەبەستە چەند ڕێنماییەکی بڵاو کردوتەوە. ڕێنماییەکانیان ئاماژە پێ ئەدەم. یەکێک لە ڕێنماییەکانە داوا لە شۆفێران دەکاتن خێراییان کەم بکەنەوە، هەروەها داگیرساندنی لایەتی ناسی لە جیاتی لایەتی بەرزی فولایەت، هەروەها داوا لە شۆفێران دەکاتن دوورکەوتنەوە لە ئۆتۆمبیلی پێشخۆی بە ئەندازەی 2 ئەوەندەی مەودای ئاسایی، هەروەها خاوێنکردنەوەی جامەکان لە ڕووی ژوورەوە کە هۆکارە بۆ زیاتری تەمومژ بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک دیارە. ئەم ڕێنماییانە هاتووی سۆران بڵاوی کردوتەوە بۆ شۆفێران بۆ ئەوەی دوور بن لە ڕووداوی هاتوچۆ. لە ئێستادا ئیدارەی سۆران کەش و هەوای زۆر ساردا. بەرزترین پلەی گەرمای تۆمارکراوی ئەمڕۆ لە ئیدارەی سۆران 2 پلە دەبێتن و نزیکترین پلەشی لە شەواندا دەگاتە -6. هەروەها حاجی ئۆمەران بڵین بەرزترین پلەی گەرمی -5 دەبێتن، هەروەها نزمتری پلەی گەرمیشی لە شەودا ئەگاتە -11. بەگشتی سەرماوسۆڵێکی زۆر ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو ناوچەکە کردووە. کاک ئازاد نەوتیان وەرگرتووە کە پێویستیان ئەگەر گوێت لە منە بەرمیلەکە بێتن ناوچە شاخاویەکان ناوچەی ساردن. سنووری سۆران بۆ خۆی ناوچەیەکی ساردا، هاوڵاتیان لەگەڵ ئەم کەشە ساردەی ئەم شەپۆلە ساردەی کە ڕووی لە ناوچەکەدا کردووە
ڕاهاتوون دڵخۆش بوون بە بارینی ئەم بەفرێمە بینیمان لە پارێزگای هەولێریش ئەم ساڵ بەفرباری هاوڵاتیان لەبەرەوەی کە کەم بینی بوویان لە ساڵانی ڕابردوودا و دەتوانین بڵین دەگمەن بوو زۆر دڵخۆش بوون. ئەم دڵخۆشیە بە هاوڵاتیانی سۆرانی شەوە دیارە و لە وێنەکاندا بەفر دیارە. ئێستا تۆ لە کوێی لەناو سۆرانی یاخود لە دەرەوەی شاری؟ کارزان من تقریبا هەر لە نزیک سۆرانم، لە نزیک گوندی بادلیانم کە دەواازەی سۆرانە لەوێ داخلی سۆرانەبی. ناو سۆران بەفرەکەی تواوەتەوە، بەسەر لە دەواازەی سۆرانم لە ئێسادا. بەڵێ هاوڵاتیانی ئیدارەی سۆرانیش بەگشتی دڵخۆش بوون بەهۆی ئەو بەفربارینەی کە لە ناوسەکە باریوە، بە تایبەتی کە ساڵی ڕابردوو ساڵێکی وشکە ساڵی بوو، بەفری تیادا هەر نەباری ساڵی ڕابردوو لە ئیدارەی سۆران. هاوڵاتیان بەفریان نەبینی بوو لە سنتەری شارەوەی باری و تەنها لە ناوچە شاخاویەکان و ناوچە شوێستانەکان بوو. ئەم ساڵ بەفرەکە هاتەوە سنتەری سۆران، لە ماوەی ئەوەندە ڕۆژە 17 سانتیم بەفرباریوە لە ئیدارەی سۆران. هاوڵاتیان دڵیان پێخۆش بووە، بە تایبەتی زووتیاران کە ساڵی ڕابردوو بەهۆی وشکە ساڵی چەندین کانیا وشک بوون، ئاوی ڕووبارەکان لە ئیداری سۆران زۆر کەمی کردبوو. بەڵام ئەم بەفربارینەی ئەم ساڵ و بارانبارین قەرەبووی ساڵی ڕابردوو کردوێتەوە، بۆیە هاوڵاتیان بەگشتی دڵخۆشن بەو بەفر و بارانەوە، بە تایبەتی زووتیاران دڵخۆشترن کەوا زەوی و زارەکانیان چێڵاوە لە ئێستادا بە گەرم و زۆ دان چێڵاوە. دەستت خۆش بێ ئازاد ئۆمەراوەی لە سۆرانەوە. شوێنەکەی تۆ ساردە، بەڵام شوێنەکەی من گەرم و خۆشە، نامەوێت لەوە زیاتر ڕات بکرم ئەگەر نا پرسیاری دیکەشم هەبوو بوو. ئەمە بۆ شوێنێکە شوێنەکەی تۆش گەرم بێ. سپاس بۆ زانێرەکانی تۆ، مەمنون. لاگەری هەر